کتێبێک بۆ شێواندنی ڕاستیەکان و ناشرینکردنی ڕووی مێژووی کوردەواری. کتێبێک پڕ لە خیانەت و ماڵوێرانی کورد. کتێبی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەرگی 4 1975 تا 1990 شۆڕشی گوڵان لە نووسینی مەسعود بارزانی بە خوێندنەوە و سەرنجدان لێی ڕووی ڕاستەقینەی ڕووداوەکان شێوێنراون و مێژووی کورد لە باشوور و ڕۆژەڵات و باکوور و ڕۆژاوە کراوەتە قوربانی بنەماڵەی بارزانی کە هەمیشە بارگرانی بوون بەسەر ئەم میلەتەوە. بەگشتی ڕووداوەکانی نێو ئەم کتێبەی دوای ئاژبەتاڵ لە چوارچێوەی نەفەسی تۆڵە و ڕق و کینە و حزبی بوون بێ ڕەچاوکردنی ڕاستیە مێژوویەکان ئاماژەیان پێکراوە. سەرباری دزین و خاوەندارەتی سەروەریەکان و سەرکەوتنەکانی یەکێتی با بێڕێزی ناوی ئەڤاڵ مامجەلال ڕابەری شۆڕشی نوێ و سیاسەتمەدار عەبدوڵڵا ئۆجەلان و شەید قاسم لۆ و حەمید دەروێش و دەیان سیاسەتمەدار و شۆڕژگێڕی کورد دەهێنرێ و حەقیقەتی مێژوویی پێشهاتەکان لەو ساڵانەدا شێوێنراون و مێژووی یەکێتی کراوەتە قوربانی مەرامی بنەماڵە و لەژێر ناوی خەباتی نەتەوەیی و نیشتیمانی هەموو خەباتی یەکێتی کراوەتە قوربانی. پێویست بوو هەندێک حەقایق بەبیر خەڵک بێنینەوە چونکە بەڕاستی حتا زەمانە تێدەپەڕێ بازە ڕاستی هەیە خەڵک لەبیر دەچێت و یا نایزانی جیرێک پەیدا بوو ئاگای لەوە نییە نەیخوێندەوە لە مەکتەب خۆشی نەیخوێندێتەوە نازانێت دەوڵەتی عێراق چۆن دامەزێت. ئەوەی جێگای هەڵوەستەی جددی و خوێندنەوەی واقعیە بۆ کۆی ڕووداوەکان کاتەی یەکێتی کراوەتە دێوەزمە و بەو پەڕی بێڕێزیەوە باز لە سەرکەوتنەکانی شۆڕشی نوێ و شەیدەکانی ڕێگای ڕزگاری دەکرێت. پارتیش لە کۆی ڕووداوەکان وەک فریاد ڕێز باز دەکرێت. ئەگەر سەرنجیش بەوردی بدەین مێژووی درەوشاوە و زێڕینی خەباتی کورد لەو ساڵانەدا لە ترۆبکدا بووە و یەکێتی وەگەڵ گرسێنەری شۆڕشی نوێ پشکی شێری بەرکەوتووە. پشکی شێری دەستپێکردنەوەی خەباتی سیاسی و شۆڕژگێڕی پێدەبڕێ و بەشێکی زۆری سەروەریەکانی لە خەباتی نهێنی و زیندان و شاخ و دیبلۆماسی بەردەکەوێ. بەڵام لە کتێبەکەی دوای ئاژبەتاڵ کە تەواوی ڕووداوە مێژوویەکان ئاوەژوو کراوە و بە بەرگی پارتی بووندا دراون و تۆمەت و بوختان بە ناوی یەکێتی و هێزە شۆڕژگێڕەکانی ترەوە هەڵبەسراوە. لەم کتێبەدا مەسعود بارزانی نەک تەنها یەکێتی بەڕوونی و ڕاشکاوی تۆمەت و بوختان بۆ هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و باکوور و ڕۆژاوای کوردستاندا دەتاشێ و وەها وێنایان دەکا دژی خەباتی نەتەوەیی بوونە و لە زۆر شوێندا جاشەکان کە پارتی هانای بۆ بردوون وەک شۆڕژگێڕ و کوردپەروەردەیان ناسێنێ. تەنها و تەنها سەرکەوتنەکان لە پارتیدا کۆکراوەتەوە کە ئەمە مێژوویەکی نزیکە و خەڵک ڕاستیەکەی دەزانێ. بەگشتی ئەم کتێبەی مەسعود بارزانی وەک تۆماری ڕۆژمێر نووسراوە و هیچ دید و فکرێکی استراتیژی و مێژووی و خوێندنەوە بۆ ڕوودا و پێشاتەکانی تێدا نییە و مێژووی 1975 تا 1990 مێژووی درەوشاوەی شۆڕشی نوێ و هەڵگرساندنی شۆڕشی نوێیە با ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پارتی لە غیابی شۆڕش و خەباتی چەکداری لەو ساڵانەدا لە کەرەج و دەرەوەی کوردستان جگە لە دژایەتی خەباتی نەتەوەیی لە هەر چوار پارچەی کوردستان هیچ شانازیەکی نییە کە لەو مێژوویەدا تۆمار کرابێ وەک بە ئاگایان و چاودێران و سەرکردە سیاسیەکانیش کە بەشداری جوڵانەوەی سیاسی بوون لە دوای ئاژبەتاڵ تۆمارەکانی نێو بەرگەکانی ئەم کتێبە ڕەت دەکەنەوە وەک بوختان و شێواندنی ڕاستیەکان باسی لێوە دەکەن. پێیان وایە سیناریۆکانی نێو ئەم کتێبە هێندەی تر ڕووی پارتی ناشرینتر کرد.